پەرلەمانتارانی هەرێمی کوردستان و شەقامی کوردی بە پێویستی دەزانن لێکۆڵینەوەی ورد بکرێت لە هۆکاری شکستە سەربازی و سیاسیەکانی کورد لە ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەت کە تەنها لە ماوەی چەند ڕۆژێکدا کورد زۆربەی ئەو ناوچانەی لەدەستدا و بە هەزاران خێزانی کورد ئاوارە بوون. ئێمە کەوتنی سیاسی و عسکەری دوو جانبی تحقیقکردنی هەیە، یان جانبێکی عسکەریە دەبێت لە ڕووی عسکەریەوە تحقیق لەو سقوتە بکرێت کە لەو مەنتیقانە کرا و 150 خاکەمان لەدەست چوو. تحقیقێکی تری سیاسیشمان هەیە بۆ بە درێژای ئەو فترەیە هەم پێشمەرگە تەجهیز و تەسلیح نەبووە کە بتوانێت دیفاع بکە و هەم بۆ لە ڕووی سیاسیەوە ئەو شکستە گەورەیە بەسەر خەڵکی کوردستانە هات. واتە تحقیقەکە کە ئیشی پەرلەمانە بیکە. تا ئێستا هیچ کام لە دوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم وەکو حکومڕانی ناوچە کێشە لەسەرەکان بەرپرسیارەتی لە دەستدانی ئەو ناوچانە و شکستەکانیان لە ئەستۆ نەگرتووە و هەریەک ئەوی تریان بە خیانەتکردن و فرۆشتنی ئەو ناوچانە تۆمەتبار دەکات. بۆیە ئێمە وەکو نوێنەرەکانی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە گرنگی ئەزانی ئەم مەلەفە بێتە پەرلەمانی کوردستان و بە گرنگی ئەزانین ئەم دۆسەیەکی کراوە بێ لە هەموو ئاستەکاندا، چونکە نیوەی خاکی کوردستان لە دەست درراوە و لە ڕاستیشدا ئێستا مەترسیەکی واقعی لە دەرەنجامی لە دەستدانی نیوەی خاکی باشووری کوردستان لەسەر تەجروبەی باشووری کوردستان هەیە. بۆیە دوایین دەواازە بۆ دەربازبوون و هەرز نەهێنانی نیوەکەی تری باشووری کوردستان ئەوەیە گۆڕانکاری ڕیشەی لە حکومڕانی لە کوردستانە بێ، گۆڕانکاری ڕیشەی لە مۆدێلی حزبایەتی لە کوردستانە بێ و بە مەسئولیەتەوە ئەوانەی شکستیان هێنا ئیعلانی شکستی خۆیان بکەن و داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن. بەڕای بەشێک لە چاودێران کورد لە دوای ڕوخانی بەعسەوە بە پرۆژەوە بۆ ناوچە کێشە لەسەرەکان نەگەڕاوەتەوە، هەر بۆیە نەیتوانیوە حکومڕانیەکی باش لەو ناوچانە پەیڕەو بکات. ئەمە شوای کرد پێکاتەکانی تر بە حکومڕانی کورد ڕازی نەبن. بەڵام سەبەبی ڕئیسی ئەوەیە کە حرەکەی کوردیان نخبەی سیاسی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا استراتیجیێکی نەبووە و پرۆژەیەکی نەبووە بۆ ئەوەی کە ئەم هەرێمە بگەێنێتە کەناری ئارام. بۆیە لەگەڵ ڕوودانی ئەوەی 16 دەیە مەسەلەکان تەقیوەتەوە و هەرێمی کوردستان بۆ خۆی بۆ چوونی من دەمێکە شکستیەنەوە، بەڵام لە 16 دەیە شکستەکەی دەرکەوت. شەقامی کوردیش کە تا ئێستا نیگەرانی لە دەستدانی 50% خاکی کوردستانی پێوە دەبینرێت، هۆکاری هەموو شکستەکان بۆ ململانەی ناوخۆیی دەگێڕێتەوە. وەڵی دەساڵاتی کوردی لەوەتی دروست بووە ئەو دەسەڵاتی کوردی ئێمە هەر خەریک ململانەی ناوخۆیی بووە. ئەجا بە بۆنەی ناوخۆیی و فریای دوژمنەکەی خۆی ناکەوێت بڵێن یارمەتی بدا کە ئەو ناوچانی کێشە لەسەرانەی بگەڕێنێتەوە، هەتا ململانی ناوخۆیی هەبێ باوەڕ ناکەم بگەنێ نەتیجەیەک. لە دوای 16 مانگی ڕابردووەوە زۆربەی ناوچە کێشە لەسەرەکان تەنها لە ماوەی چەند ڕۆژێکدا لەلایەن حکوومەتی عێراقەوە کۆنتڕۆڵ کرانەوە، لە کاتێکدا زۆرێک لەو ناوچانە 14 ساڵە هێزی پێشمەرگە دەیان پارێزێت و لە پێناو پاراستنیان هەزاران پێشمەرگە گیانیان لەدەستداوە و بریندار بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.